ئەو وڵاتانەی خاوەنی بەرهەمیەتەکی نەوتن ئەو کەرەسە استراتیژیە بووە مانی خێروبێر بۆ حکوومەت و گەلەکانیان و زۆرینیان لە خۆشگوزەرانیدا دەژین، بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان و عێراق پێچەوانەیە و گەل ڕۆژ بە ڕۆژ هەژارتر دەبێت و دەسەڵاتیش دەوڵەمەندتر. حکوومەتی هەرێم بەردەواموێ ڕایفرۆشتنی نەوت کە تەنانەت لە هەندێک لە وڵاتانی گەورەی هەناردەکاری نەوتیش ڕێژەکەی زیاترە بە فەرمیدانی بە فرۆشتنی 450,000 بەرمیلی نەوتی ڕۆژانە داناوە کەچی باس لە کەڵەکەبوونی دەیان ملیار دۆلار قەرز لەسەر حکوومەت دەکات. کۆڤاری بەناوبانگی ئۆیل پرایس کە لە بواری نەوت و گازە کار دەکات لە راپۆرتێکدا باس لەسەر نەکەوتنی بەرنامەی بەرهەمهێنانی 8 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە لە عێراق دەکات لە ساڵی 2020دا. کۆڤارەکە دەڵێت عێراق بەنیاز بوو ئەو بەرنامەیە جێبەجێ بکات، بەڵام وێڕای دەستنیشانکردنی هۆکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکێک لە بربەستەکانی گەیشتنی حکوومەتی عێراق بەو ئامانجە دانراوە. گۆڤارەکە دوو هۆکاری سەرەکی بۆ سەرنەکەوتنی بەرنامەکانی حکوومەتی عێراق ناو دەبات بۆ گەشەپێدانی پیشەسازی نەوت و گاز کە بریتیە لە پەرەسەندنی گەندەڵی لە عێراق و درێژی ناکۆکی نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر نەوت و بودجەی گشتی. گۆڤاری ئۆیل پرایس دەڵێت کۆی یەدەگی نەوتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بە گوێرەی ڕێکخراوی نێونەتەوەی وزە زیاترە لە 245 ملیار بەرمیل. پێشبینیش دەکرێت ئەم ڕێژەیە بەردەوام بەرزتر ببێتەوە بەو پێی زۆربەی ناوچە نەوتیەکانی عێراق ڕووپێوی و گەڕان و پشکنینی تەواویان بۆ نەکراوە. لە کۆی 245 ملیار بەرمیلی نەوتی پێشبینی کراوی عێراق ئاماژە بۆ ئەوە دەکرێت زیاتر لە 40 ملیار بەرمیلی نەوتی بکەوێتە هەرێمی کوردستانەوە. جگە لەو نەوتەی دەکەوێتە سنووری پارێزگای کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی سنووری ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئۆیل پرایس ئاماژە بە چەندین ڕێکەوتن نامەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق لە ساڵی 2014 تا 2020 دەدات و دەڵێت تا ئێستا هیچ کام لەو ڕێکەوتنانە بە تەواوەتی جێبەجێ نەکراون و ناکۆکیەکانی نێوان حکوومەتی ناوەندی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دابەشکاری داهاتی نەوت و بودجەی گشتی وڵاتەوە خۆی ماوەتەوە. بەردەوامی کێشەکانیان و چارەسەر نەکردنیان کارد و حکوومەتی ناوەند و هەرێم یەکتر بە خۆدزیینەوە تاوانبار دەکەن، وای کردووە زۆرێک لە کۆمپانیەکان تووشی گرفت ببن چونکە بە گرێبەستکردن لەگەڵ هەرێم لەوانەیە گرفت لە کارەکانیان لە بەشێکی دیکەی عێراق بۆ دروست بکات. جگە لەوەشی ئێستا لە هەرێم و عێراق بە دوو سیستەمی جیاواز نەوت هەناردە دەکرێت، ئەمەش کەرتی پیشەسازی نەوتی وڵاتی تووشی گرفت کردووە.